باسی سەردانەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان کرا بۆ ئێران و هەروەها بڕیار لەسەر ئەوە درا کە چەند لێژنەیەک پێک بێنرێتن لێژنەی ڕاگەیاندنیشی تێدایە ئەوە بۆ ئێوە مهمە و هەروەها لێژنەشدا دروست بکرێ پێک بێنرێ بۆ ئەوەی سەردانی بەغدا بکرێتن ئەم هەمین تڕژدین هەمی پێک ڤەتگەل هەندێک گەلە تاکید بەحسی هەندێک کەین و پەرلەمان زیترین وەخت بێتە کاراکردن چکو وەختێمە یەکێمە کو دەنگیا نیشتیمانی بۆ مە گەلێکا فەرە gelek mevzuê ecwaet referandumê em çêkin hikûmet rolê xwe bibînît behsî mû çê carekatî ki hate kirin ciddî ku ev mevzuê bête behezkirin û kar bû bête kirin û hikûmet tewzîhat li ser vî mevzuî jî bide û rênişneka dîr û dirêj aniya tefsîlî li ser vî mevzuî bête kirin ka hikûmetê çi rêk hene bû hindê ku ji vê qeyrana aborî derkevîn û